باسی خێزانمان کرد بەڕای تۆ پێویست ناکە خێزان خۆی پەروەردە بکاتەوە دایک و باوک لە خۆی ڕادەست پێ بکات خۆی پەروەردە بکات و ئینجا بێتە سەر منداڵەکان. بێگومان من لە هەندێک بەرنامە باسم کردووە بە سندێک کەس لەوانەیە کە شارەزاییان نییە لە نەزانیان و گاڵتەیان پێ ینی کۆمنتی ناشری نووسن کاڵم پێش ئەوەی ئینسان ژن بێنێ ینی زۆر جاڵە پەروەردەی مناڵ لە کێوە دەست پێەکە هەندێک کەس دەڵێن کە ژنێنی مناڵ لە دایکەکەمی نەخێت ئەزای هەندێک لە زانەکان دووربینن هەڵێ پەروەردەی مناڵ پێش 20 ساڵ پێش 20 ساڵ ئەوەی مناڵ لە دایک بێ پەروەردەی مناڵ دەست پێەکە هیچ بڵێ هەنی چی پێش 20 ساڵ ئەبین دایکەکەی بۆ پەروەردەکەی چونکە تۆ 20 ساڵ یانی وای دانی ئافرەتێ بە 20 ساڵی بە 19 ساڵی بە 20 ساڵی شووەکە دوای ساڵی مناڵیە بێ ئەگەر ئەم دایکە شارەزایی لە سایکۆلۆژیی مناڵ و لە پەروەردەی مناڵە نەبێت و لە چۆنیەتی مامەڵەی دروستان نەبێت و نەزانی پێداویستە دەروونەکانی مناڵ چییە و نەتوانی کێشەکانی خێزان چارەسەرکا و لە مێردەکەی تێنەگا و مێردەکەی لە ژنەکەی تێنەگات و کەش و هەوایەکی پەروەردەیی و دەرونی لە ناو خێزان نەدابین نەکەن مناڵەکە سەرگەردانە بێ فەوتێ. بۆیە پەروەردەی مناڵ زۆر قورسە ئاسان نییە خەڵک لای ئێمە وەزانێ ئاسانە بەعکسەوە مناڵ علمە ئێمە شتێکمانی پێڵێن سایکۆلۆژیای مناڵ 1 ساڵ تەلەبە لە جامیعەی خوێنێ اینجا بەشێک هەیە دکتۆرای هێناوەتەوە پرۆفیسۆرە لە نەک بەس لە سایکۆلۆژیای مناڵە لە بەشێکی سایکۆلۆژیای مناڵ مەسەڵەن بەس گەشەی زمانی بۆ نمونە بەس گەشەی هەڵچوونەکانی لە هەڵچوونەکانیش هەمووی نییە بەس ترس یا تۆڕەبوون يعني اگر تو قول بیتو ساخود نیم پسپوری دنیا برای قول بو نو تخصص پسپوری ورد دروا ای باشه کچک لای اما الفوبی پرودن نازانیه اتش شو کامن على شبيه ببشوكتينشين تورابي عصبيه بلا من على كيا بيزاريه ك جاران ما غريب يعني النظام شي بو خوي ذاك كخليج فيسبوك شي يسا موبايلك وايباد برامبر داري من على فقيده مشغول بو ولا لكاتك وز يعني في يعني ئەسڵێ بەڕاستی داک و باب دەبێت بە خۆی دابستەوە ئەو ئامۆژگاری منداڵەکانی بکاتن لەو سەردەمەی ئێستادا یعنی ئەگەر دایکی خۆی نەناسێ و کۆنتڕۆڵی تۆڕەبوونەکانی خۆی نەکات و نەتوانێت کێشەکەی لەگەڵ هاوسەرەکەی بەهێمنی چارەسەرکایکە بە دەنگەدەنگ ئەیکا بە هاتوو هاوار کە لە ماڵیشە هاتوو هاوار هەبوو یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئەمنە ئاساییشە هەست بە ئەمان بکە فەرمووی تۆ با هەر ژنێ لەگەڵ پیاوەکەی کێشە دەنگەدەنگ زەم مناڵەکەی لە ئاو چۆنە لەرزێ لەو لاوە بچێ بۆ مەکتەبیش لە مەکتەبیش لە ناو پۆل هەر ئاوایە بەس بە جسم بە جەستە لە قوتابخانەیە بەس فکرێت لە ماڵ و دایکم نەڕوانە تۆری ئەوە نەبێ ئەوە نەبێ مناڵە کوژیت لەو ناحێنە. دکتۆر شتە چی کەش هەیە بۆ نمونە داکە چی تەندروست هەیە کە دەوێت منداڵەکەی زۆر بە تەندروستی و پەروەردەیەکی جوانی بکاتن زۆر دەر دەوروبەرەکە پێیان شتێکی سەیرە مەسەڵەن دەین ئەتۆ ئەو منداڵت زۆر گرتی ئەوهای لێ دەکەی و ئاگاد لێیە ئەوەش هەیە بەڕاستی ئەوە لە نەزانیەوەیە ڕاستە. ئێمە فێر بووین دایک و باوکمان مەسەلەن بە جۆرێ پەروەردەی کردوین کە ئیتر وازەحە چۆن پەروەردەکراوین هەندێک کچیش هەیە شارەزایی نییە نەخولێکی بینیوە نە پسپۆڕێکەی ئەوەیە چی ئەکا لەگەڵ مناڵەکانیە مناڵەکەیکە گریە دایکی چۆن وەختوی ژیری کردوەوە ژواکە مناڵەکەی برسی بوو یا مناڵەکەی هاتو هاواری کرد شتێکی شکان دایکی چی کردو ئەمیش ناسایی ئەوە کاتەوە لە کاتێکە لەوانەیە ئەمە هەڵە بێت بەڵام ئێستا زانستێ پێمان دەڵێ ئەمە هەڵێ ئەمە ڕاستە ئەگەر ئەم دایکە جەناب وەکو دایکە بە پێی پسپۆڕی و زانستەکە ئەڕۆی بڕێەوە بۆ خزمەتی مناڵەکەتە مناڵەکە و کەسێتێکی دەروون دروستێ بێ ئیتر دایکنن کە دراوسەکانت چێڵەکەی چێکە با بڵێ بۆ چوونی خۆیانە ڕێزی بۆ چوونەکان نەگرم بەڵام بەڵام من مناڵاوە پەروەردەکەم ئێستا زۆر مناڵی فێری شەڕەجنێ و بۆ دایک و باوی شەڕەجنێوی لەگەڵەکەن زۆر مناڵی کەسێتی لاوازە دوو تەربیەتە لای ننکو باپیری بە نەوعێکە لای دایکی بە نەوعێکە زۆر دایکەکە هەڵێ وەڵڵی ئام جنێ و دەمپیسەی هەیەی کە شەق لێ ماڵە لای باپیرەتی لە ئێڵم بۆ پێناڵی لە ڕوون نایە پێی بەڵام پێم حی بە چۆن پێ بڵم باوش پێناڵە هەڵێ وەڵڵی لەبەر چاوی ئێمە ئاچین بۆ ماڵیان هەڵێ شەقی لە باوکە هەڵی شەقی لە دەبووی پێ بکەن بۆزە ئێمە سبینەوە شەقی لە دایک و باوکی هەڵێ چۆن دەنەوە شەق لە خەڵکی تر هەڵەیە وەزانە شەقی قبول ناکاتن زۆر دەبتە مشکلە و بابەتان.